بێت جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت و هەموو کاتێکتان هەلە جەژن و خۆشیدا بێت لەم بەرنامە تایبەتەدا ئێمە سوئال دەکەن و وەڵامیش لێ وەردەگرین کە ئێمەش خەڵاتی تایبەتیمان هەیە بۆ ئێوە وشەی وەناق بە مانای چی دێت هەندێک کات بیستومانە کاتێک مناڵێک بانگی دایکی دەکات دەڵێت دایکە دایکی دەڵێ وەناق با بزانین وشەی وەناق بە مانای چی دێت چۆنن؟ پرسیارەکەن لەگەڵ وەڵامەکەی زانی $100 خەڵاتەکەیەتی وشەی وەناق بە مانای بەڵێ وەناقە؟ وەناق نازانم داوای وشەی $100 خەڵاتەکەی وشەی وەناق بە مانای چی دێت؟ وەناقم بەخۆ داوای نەوەڵام تۆ عیلەیە چۆنن؟ وشەی وەناق بە مانای وناق وناق قەت بەدێک یارمەتیە اختیاراتێ یانە وڵای بیستومە بەس وەناق وای شپێکی وڵای وەناق بەس نازانم لە خزمەتتان ڕاستە وشەی وەناق بە مانای چی دێت؟ وەناق خۆی نەخۆشیە ئەوە نەی من بیست بێتم وەکو مانە نازانم بەزەوە معلوماتم لێ لەسەری بەزەوە نازانم نەخۆشیە بەڵام تر نازانم معلوماتم لێ لەسەری تانی وێم زانێ نەخۆشی $50 دوای من کە تەواوی کرد 50 لێبستانە بۆ من خۆش بێت دەستەوە وشەی وەناق بە مانای چی؟ قناعنا لا والله نازل خۆش بێت تانزانی $100 تان نێمە وشەی وەناق بە مانای چی؟ وەناق وڵی نازانم نازانم چۆنن؟ سڵاو باشی سپاس وەناق بە مانای چی دێت؟ وەناق هیچ فەرەقێکمان نییە ناوە وەڵا وەنا وەنا ناوەڵە دایە و هەروە دانەکرێت ناوە وەڵا ببوورە باش يا حالة سپاس بەڵێ بەڵێ وشەی وەناق بە مانای چی دێت؟ اختیاری نییە داوای لێ ناکەم سپاس بەزە مانای چی دێت؟ وەناق وڵی داوای لەبەرێکم نازانم وڵای تاسە وشەم ئەی وەناق واللهی تاسە نەبیسێ داوای ناباخوا وشەی وەناق بە مانای چی دێت؟ وەناق
نازانم ئەوەی ئەڵێ وەناقەکەوێ ئەوە نازانم وشەی وەناق بە مانای چی دێ؟ عربي ونين دهوي لبنكم دەست سپاسیان خالق سوالێکە ڕاستەکەم ئەگەر وەڵامەکەی زانی $100 خەڵاتەکەیەتی وشەی وەناق بە مانای چی دێ؟ وانا معناه قصة قرديت والله شتيكي بلين وكو جنيه كوا وكو جنيه كوا يا بلين وانا مانای چی دێ؟ مشيتي وانا يعني وكو دعاءك ليك دایکە تۆڵ ئەی وەناق ايوه انا يعني قل ما انا دعاءك ليك اينا چی لە ئینسانەکە؟ وانا يعني توايك عليه يعني خوشيك وكنا خوشيك توشي بي يعني توشي نخوشيك او اي كوشي امري والله يتفهم وشەی وەناق بە مانای وشەی وەناق وەناق نازانم وەڵا بیستمانە بەس نازانم نەخۆشی ڕشانەوە ئەم شتانەیە نەخۆشیێکی ئەو نازانم بە معنای شتێکی خراپیت وڵای ئەو نازانم بە معنای نەخۆشیێکی خراپیە بەس نازانم ناوی نەخۆشەکە چێ بەس ئەو نازانم کاڵێن وەناق نەخۆشیەکە بخوارەوە زۆر سپاس وشەی وەناق بە مانای چی دێ؟ وشەی چی؟ وەناق وشەی وەناق وڵای وشەی وەناق زۆر زارێک بەیەکی ئەڵێ وەناق وەک وەناق لێتدا بەس وەسە معناکەی نازانم زۆر زارێکی بەیەکی ئەڵێ وەناق لێتدا وەناق یعنی ئەڵێ ئەی وەناق لێتدا بەڵێ وەناق لێتدا یعنی وەکو نەخۆشیە وەکو شتێکی چۆن ئەڵێ جەڵدەیەک لێتدا چی لە ئینسانەکە ئەو نەخۆشە؟ والله ئەو نەخۆشیەتی ئەگەر نزگەرە نەبێ ئەگەر نزگەرە نەبێ یا چۆن نزگەری وەناق لێتدا بۆی تویت نزگەرە یان قرقێ نەبێ ئەوەش نییە والله تەرەوە نازانم دەست خۆش سەرخۆش خاسەکەم بەڕێ وشەی وەناق بە مانای چی دێ؟ باش بە تورکیە بە کوردی بەعربی دای لێبەر حەکەم نازانم وشەی وەناق بە مانای چی دێ؟ وەناق یعنی قوڵایی هیچ ئینێکتیانی ئاسانکارێ یعنی ئاگاداری یعنی بێجۆ یعنی بێ ئاگا هین یعنی چۆن بڵێ هایەکی ئاگای لە خۆی نەبێ زۆر سپاس
چۆنی چاکی ئیبران نەمریا سوالێکە لێگەم ئەگە وەڵامەکە زانی $100 خەڵاتەکێتی وشەی وەناق بەمانای چی دێ وەناق خڕبوونە خڕق خراپە وەڵا ئەی خەنچێنی و هینیەکە خۆش بێ وەڵامەکە زانی بەهوەی سەرکەوتن بۆ تو ئیشاڵڵا ئیسفادەی لێەکەیت و بران نەمریا دەست خۆش بێت ئەو خاتونە بەڕێزە وەڵامەکەی زانی وشەی وەناق جۆرە نەخۆشیەکە لە قورگی ئینسانە دێت کە دەبێتەوە هۆی خەنکاندنی ئەو کەسە تاکو پرۆگرامێکی تر بەخای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ